سرقالو سرقالو ما ابو السرباني برو سرقالو برو سرقالو برو سرقالو يا الله يا دوست يلا كاكا خوش بومبيلي با كان عيد ميلادك اي كاكو كابتن كابتن abi استشار عزيز ابي واكين بيخون ماسي سرقالوي ama hadi valla iyi şaka. خۆی گەورەتان لێ هاوڕێ خۆشەویستم هیوادارم باش بن هاتمۆلاتان بۆ بەڵاشێکی نێ و دووهەمین کەمپینی شەومانەوە ئینشەڵڵا بەتەمای بڕن بەرەو سەرگەڵوو بەخێر بن بۆ سەرگەڵوو شێبان کاپتن بەخێر بێ بەخێر بێ كاكا خوش بومبيلي با Vallahi bimere min xomayım. کاکشبان بیرتە شوێن عیدی مێلادەکەی کاگونەر کاگونەر بەڵێ یادی بەخێر لێنە بێت کوێ سەرگەڵوو فەرموو يلا كاك شوان لاي برا هاي بشي اها جينا دوست يلا كاك يلا كاكا بشي خير بينو خير بيتو هربشين پالوان هان هربشين بشين خير بينو دبرو لسه عابر بوتوكا برو سرقالو برو سرقالو بخير يا الموسى قالوا برو سرقالو دوای معدوبون یکو چای خوین صلاة على النبي بو سربان يلا كاكا برو سرقالو
گەشتینە سەگەڵ و خۆشەویست دژەی گەشتەکەمانە ئەم پاسکی سوارانەمان لە پیا بۆ خەڵکی سەرگەڵوە و پاسکیلەتی کەمی کێشەیە کاک سامان لەگە سەر ئەرکوی سەرشاری خۆی بۆی چاکات و دەستخۆشی دێنین کاک سامانجان سپاس ئێستا چییە پاسی لەگە بەدڵە چی قورسە ئەبێ وا بێ ڕۆڵە شوکارگە ئێستا بەدڵ تاتاو دەبڕۆ دێ ئەو پارەی نییە وەستایشمان لێ وەرنەگرتی دەبڕۆ دێ بڕۆ بەرماڵۆ چی بۆ ئەمەیان کاک ئەحمەد چێ ئەی وەرە بزان پاسی لەگە چۆن ئەدمە با بەحسیگەن هەرێ کاک ساوا سێریگە يا الله يلا كاكا يلا كاكا حرك فرماده لو نجيب بالي بدل كمان جوانا هاي هاي جوانا ورياض هاي جواز دانه سر ماشا كاك على كل شيء ابوكن مره طاو مره شوفي وانا خوش شوفنا كمان خوشه تعبان طبعا هاوري انا ما بتكليف ام كبر مع ورقته شو قبل راسي تك كبريجنان بازي قلت وانا ما بنتر مالي كاك زانا ابيك تكليفي كربو ورقتني ام كبره وش يلا كاكا والله هاوراني خوشويست اما شوێنی مانەوەمانە لە کەمپینەکەی کە قەرارە ئەم شۆ ئەنجام بدەین ئێمە گەشتونەتە سەرگەڵ و کەمپینی شۆمانەوەکەمان لێرە ئەنجامەدەین لەگەڵ هاوڕانی خۆشەویستمە هیوادارم دیمەنەکان بۆ دڵی ئەوی خۆشەویست بێت و ئەتوانین بڵێن بەخێربێن بۆ سەرگەڵ و سڵاو لە هاوڕانی خۆشەویستم هیوادارم باش بن کاتی ناخواردنەوە و یەک دەقە براکەم کاتی ناخواردنەوە و برا بە ڕێزانەمان
خەریکی ئامادەکردنی نانن بۆ ئێمە لەبەرەوەی زۆرمان بینی و زۆری برسی ئینشاءالله ئێمەچین بۆ لای مزانین چۆن ئەو خواردنانە بۆ ئێمە خۆشەویست ئامادەکەن و پێشکەشی ئێمە یەکەن. کاکە سڵاوتان لێبێ لەشتان ساغ بێ شێفەکانی گەشتی کەمپینی شەومانەوەی سەرگەڵوو. ئەمە دای لە کامێ دووگێکە گۆشتێکە ئەمە دای قانونەکەمان گۆڕیوە گۆشتێکە تا تۆمان نابێت چی؟ ناڵم بێ گۆشت هەتا من ماڵم کاک دەوان دەستە خۆش بەڕاستی دێفەهینە گەشتەکە پێوە دیارە پاسیر زۆری خوڕیوە. هیلاکی تعبانی سڵاو لە کاپتە ژبان سڵاو لەبێ یاخوا لە شەساوێ بەڕاستی پاڵەواری تۆ کاک سامان و کاک ڕیبان حلتان دێ هەموو لای ئەوەتان لێرە بە ناوی سەرجەم ئامادەبوانە بە خێرنی کەراوەکەتانە دعوەتم کاک سامان دەستە خۆش بێت و بەڕاستی مەشەوەشیشی ماشێنێکێ بەس بە خۆجارە گۆشتەکە حازر نەبووە. شێرە بۆ دەکات ماشەڵڵا شوێنەکەشمان خۆشە بێ ئەوەی ناخۆش کەمپینی شۆمانەوە تەمان لە سەرگەڵوە خۆ بشەوەش ماکە دێ یاڵە کاکە برسیمانە ئەوەندیەوە ناخۆش کاتی ناخواردنی ئینشاءڵڵا نانەکە حەزرەکەن و دوای ئەوەی ئینشاءڵڵا نانێکی بۆ خوێنی ئیستراحەتێکەکەین و زۆرمان بین. ئەوە هاتووە لە ئیشەکەم وەڵێ ئیش لە وای سیانترێلی ئادێ بە بێوە ناخۆش طبعا سیانترێلی ئەرە وەڵا کاپتن سڵامان نا يلا قوشي بيبا يلا كاكا ريبان داي قايم داي ريبان
وردە نزیکی بینەوەێ لە کاتی ئێوارە و تارێکبوونی دنیا ئێمە دوای ناخواردن ئیسراحەت ئینشەڵڵا بەیانی دوای نانوچایەکی ئیسراحەت تێوردەوەدە دەرەچین و هەنگاوانەیە بەرەو ماڵەوانێ و لەگەڵمان بێننەوە بە کۆتایی بڵۆگەکە و لە قسمەتان نابین. بەڵێ هاوڕێانی خۆشویستم، شەوتان باش و هیوادارم هەر لە خۆشییا بن. کاتی ناخواردنی ئێوارەمان هاتوو، ئینشەڵڵا وەردە دوای ناخواردن چالاکیەکانمان بەردەوام بێت و لە خزمەت ئێوەی خۆشەویستا بن بۆ گواستنەوەی دیمەنەکان لەگەڵمان بێننەوە. کاتی ئەوە هاتووە خێمەکان حازرکەین بۆ ئەوەی تر کاتی خەو هاتوو خەریکی تیاڵ کێشانی خێمەکان. کاک دەوای کوا خێمەکە راسي مغبوطة كاكا خيمة Good morning بانیتان باش، سڵاتان لەبێ. سڵاتان لەبێ هاوڕانی خۆشەویستم، هیوادارم باش بن. Good morning، صباح الخير. باش بەیانانی سەرگەڵم. هیوادارم باش بن. ئەمەش بەیانیانی سەرگەڵوە و لە کاتژمێرەکانی 5 نزیکە بینەوەنێ و ئینشەڵڵا بەتەمای بڕین ماستێک بێنی لە ناو سەرگەڵوە بێ ئەوە ناخۆش نانۆچاکی بۆ بکۆین و پاشان یا هەنگاو بنین بە پاسیل بەرەو ماڵەوانێ یا بە ئۆتۆمبیل نزیکی کەینەوەوانێ و اینجا پاشان بڕین بەرەو ماڵەوانێ لەبەر هۆکاری سەرما و بۆی بەڕاستی من دوایان نەخەم، چونکە من ئەتوانم ئینشەڵڵا سەرکۆمەوانێ بەرەو ماڵەوانێ بە پاسیل. بەڵام گرفتەکەیە من تۆزێ زیاترم پێچێ لەو هاوڕێیانم بۆی مەحتەلیان نەکەم لەواچێ من بە ئۆتۆمبیل بڕمەوە بەرەو ماڵەوە بزانین چۆنە بێ گەشتەکەمان و ئینشەڵڵا بۆ خۆشەویستی لەم برا بەڕێزە وەرگرین ئەگەر لە خەتا بێت ئینشەڵڵا. باشی قوربانگیان برا بەڕێزەکە من ئاگرینم دراوسەکەی ماڵی کە عەزیز بێنە خزمەتە بۆ وەرگرتنی ماستەکە. وەڵایە من لە لای کەپرەکانم لای ئاوەکە چاوەڕێم بێمە خزمەتت. ئەتوانی 20 دقەی تر بێت؟ 20 دقەی تر وەڵایی جەماعەت خۆیان کۆ کردوێتەوانێ 10 دقەیەکی تر بێنم ئاساییە؟ ئاساییە بەڵام لە خزمەتتان ماڵەکەژانی؟ وەڵایی نازانم پیان وتم چاوەڕێسەرەوە.
ماسی سەرگەڵووی هەتا من ما بێتم ناوێڵم بەبێ ماس بژین هەتەوە بیخۆن ماسی سەرگەڵوو ماسێکاڵەی بەرخە هەتا من ما بێتم ناڵم بێ ماس من السلام عليكم ماس السلام عليكم كاي جانا شنو لم نفوت الله الله يخلى بعد ده رقالة وطن كم بدوجه كاي سامان هو بس عندي زاكي نه والله شلونه بس خوش کاغا گیری بس خوش تبع کاپتن كابتن ابي ابي او ما الله ولي اوش كابتن ريفان صلاة لا الله لا بالا اها يا بالا ودو دشكان ما فوق كردوانيو الله هوريان ما باسكي لرونواني برو هالو منش بندا قرتواني ان شاء الله لا سر ولا دابان صوريانا كمو نيش باسكي لما قرناش بتواني بوتون بركي كاك دون اكرينو برو مالو درجة قشتك معنا عم سهاري ما إن شاء الله باسكي لرونو برو شاري سليماني يبقى جواتي برو وتمر برينو كاك أيوة سركوتن دام بو خواسم ويا دارم سركوتو من إن شاء الله ما شاء الله تاني يا براستي شارازي دا بيواكين درجة فيديو كوتاي فيديو قد نقيش نو بيا والله أخذ